ئێرە بەردەم مزگەوتی گەورەی ناوشاری سۆرانە. ساڵان ئەگەر لەم کات و ساتەدا هاتبایتە بەردەم مزگەوتی ناوشار ئەوە جمەی دەهات لەو هاوڵاتیانەی کەوا جیابەهاریەکان دەفرۆشن. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هاوڵاتیان ناتوانن جیابەهاریەکانیان لێرە ساغ بکەنەوە، بەڵکو پێویستە لای سەوزەفرۆشەکان یاخود لە کۆڵانەکان لە ڕێی پیکابەکانەوە ساغی بکەنەوە. ماوەی 13 ڕۆژە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا کار و کاسبی هاوڵاتیان بەتەواوەتی پەچی کەوتووە و لە ماڵەوە کەرەنتینەبوون. وەرزی پێگەیشتنی جیابەهاریەکان لێرە لە سنوری سۆران کە خاوەنی ناوچەی کوێستانی زۆرە هاگژ و جیای سروشتی لێبەرهەم دێت و هاوڵاتیانی بەشێکیان لەم وەرزە بژێوی ژیانیان لە سەرەتی. ساڵانی ڕابردوو ئەگەر لەم کات و ساتە سەرێکت دابا لە بەردەم مزگەوتی گەورەی ناوشاری سۆران ئەوە جمەی دەهات لە فرۆشیار و کڕیار و جۆرەها جیابەهاریەکانت دەست دەکەوت. بەڵام کۆرۆنا ئەم ساڵ ئەو بازاڕەی نەهێشتووە. بەڵێ ئێستا خۆی وەختی جیابەهاریە، بەڵام بەداخەوە لە ئەو وەزعی کە ئەو کۆرۆنا هاتیە سێتەڕەکان ئیزن نادرێ جیابەهاری بەڵام کەم کەتە بازاڕی لە چاو ساران زۆر کەم کەتەوە. سەبارەت بە ڕێگەدان بە هاوڵاتیان بۆ هێنانی جیابەهاریەکان قایمقامی قەزای سۆران بە پەیامی ڕاگەیاند. لە ئەمڕۆوە هاوڵاتیان دەتوانن بەیانیان لە کاتژمێر 5 تاوەکو 8 ڕێگە پێدراون بڕۆنە ناوچە کوێستانەکان بۆ هێنانی جیابەهاریەکان. بۆ ئەو کەسانەی کە جیای بەهاریەکەن و کۆمەڵک بڕیارمان دەرکرد کە لە 5 بیانی بۆ 8 بیانی ئەوانە توان دەربچن ناوی خۆیان لە سەیتەڕەکان بنووسن بۆ گەڕانەوە، بەڵام هیچ سیارێک لە سێ کە زیاتری تێدا نەبێ و لەوێشەوە خەریکی نێزیک و داوەت و وەکو جاران نەبن لێک دوورکەونەوە مراعاتی ئەو پاکخاوێنە بکەن. لە کاتی گەڕانەوەش کە هاتنەوە ماوەدەکانە هینان تکاکەین لاو شوێنێک لە سۆران کۆ نەبنەوە یان بیفرۆشنەوە دوکاندارەکانیان بەناو کۆڵانەکاندا بگەڕێن. شارەزایەکی بواری جیابەهاریەکانیش پێی وایە گژ و جیاکان کاریگەریەکی زۆریان بۆ بەهێزکردنی بەرگری لە شیمرۆڤ هەیە، بۆیە پێویستە هاوڵاتیان لەم وەرزە بەکاریان بێنن. بێگومانین ئەو گژ و جیابەهاریانە ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەیە لە بەهێزکردنی هێزی بەرگری لە مەناعەی جسمی مرۆڤ. چونکە ئەگەر بە نمونە ئێستا هەندێک لەو گژ و گیانە وەرگرین، بۆ نمونە ڕێواز تەماشاکەی پڕە لە ڤیتامین سی، یعنی ڤیتامین سی زۆر تێدایە و ئەمڕۆ کە ڤیتامین سی یەکێک کە دەبینین لە ڕگەزە هەرە سەرەکیەکان بۆ بەهێزکردنی هێزی بەرگری لەش. تەماشاکە کەنگر یەکێکە لەوانەی کە پۆتاسیۆمی زۆر تێدایە، خۆیەکان زاییەکانی تێدایە، کالسیۆمی تێدایە. ئیدی ئەمانە هەمویان ڕگەزی گرنگن بۆ بەهێزکردنی بەرگری لەشی مرۆڤ. بە پێی زانیاریەکان پێدەچێت تاوەکو 11 مانجی نیسان قەدەغەی هاتوچۆ درێژ بکرێتەوە. هاوڵاتیانیش داواکارن ئاسانکاری تەواویان بۆ بکرێت لە هێنانی جیابەهاریەکان، سون کە ئێستا وەرزی پێگەیشتنی گژ و جیابەهاریەکانە. ئازاد ئۆمەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.